ئێمەی مسلمان گەمژەتێ کەوتوین کەوا لە ئیمان لاوازی خۆمانەوە نازانین کە ئەم وعدانەی خوای پەروەردگار حەق هەمومان ئەڵێن إن وعدك الحق بەڵام تەعامل لەگەڵ ئەم وعدەیان ناکەین کە خوای پەروەردگار داوێتی خوای گەورە لە سوورەی نورە لە 55 نورە فەرمێ وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا خوای گەورە ئەم تەمکینە ئەدا دینەکەش ئەگەێنێتە سەر حکم ئەمانیش ئەمە کە هەموو مستضعف بوون ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين بو أهل إيماني أمش هرواي فرموا وعد الله الذين آمنوا منكم حتى رجل قيامت بردوام أما وعملوا الصالحات كردوا شاك كان ينكردوا إيمان دارتي وكردوا شاك كردوا شاك ونيا تونا ودنا وكردوا شاك بقرر سر قرآن كبزانا خواي قورتشينا ونا وكردوا شاك بحسابي توبي حتى رجل قيامت جهاد هرباس ناكي شكتو بيدوا كردوا شاك ويكتو تعريفيك وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض أيان كاب بريكاري خواي پروردگارو لسر زويتو أنا وقدرتو إمكانيتي أنا دات ويمكن لهم في الأرض انجا دين أو دينش كبرنامج خواي پروردگار أبو أنا كاب دستوري ولاتك وخلق لسر أو دار الإسلام لنا أو دار الإسلام يا بدادكم الله إسلامي يرجي شرع خواب بيادا أكري نانو أمان بو خلشي برهم دي وفراهم دي يعبدونني لا يشركون بي شيء مرجكتيا مرجي أمهم عزة وكرامة وسركوت والريز ودصلات واقتصاد وإمكانياته شي بكين يا ربي إخويا يعبدونني لا يشركون بي شيء إمام بيضاوي رحمة إخوائي بالأنوار التنزيلة فرما يخافوني ولا يخافون غيري لمن أترسنوا لغيري من أترسن فلا تخشوهم واخشوني إن كنتم مؤمنين لو أن ما ترسن لمن بترسن أقر راستكن أوان شون توان قدر خواي قورة بقورن كأما يا أيبين قدر خواي قورة بو من عليك الساوا شون خواي پروردگار بيجين فرددناه إلى أمه كي تقر عينها ولا تحزن ولتعلم أن وعد الله حق ولتعلم أن وعد الله حق أم صحابي بالرزان آوا أنزاني أم وعدي خواي پروردگار حقا إن تنصروا الله ينصركم ئەگەر ئێوە دینەکەی خوای پەروەردگار سەرخەن خوای گەورە سەرتانەخە یا سەریخەن ئەگەرەتانێ لەو زەلیلی و ڕسوایی و سوکایەتیە کە ساحەبی خۆتان نین ساحەبی ناموسی خۆتان نین ساحەبی کەرامەتی خۆتان نین پیاوی زل و بەتوانای عمری 30 ساڵ و ڕیاضی هەڕواتە دەرەوە لە ترسا ئەژنۆیە لەرزێ چ جای ئافرەتێکی داما نان و ئەمانتان بۆچی لە ناوان نەماوە نانو أمان نماوە لەبەرەوە ئێوە حتا وەکو قوڕەیشش نەماون أطعمهم من جوع وآمنهم من خوف کەعبەشیان پڕ کردبوو لە بت بۆیە پێویستە باوەڕمان بە موعدانەی خوای پەروەردگار ببێ ئەم قورئانە ئەم ئاەتانە حەقیقەتی مطلقن هیچ گومانێکمان نابێ بۆ هیچ شتێکی بڕوان نەک گومان چکە بە گومانەکە کافرە بین گومان لە تێگەیشتنی خۆشمان نایە بەڵام ئەبێ یەقینمان هەبێ کە ئەمە کەلامی خوای پەروەردگارەوە هەمووی حەقە وەکو ئەو حقائقانەی لەم حقائقانە زیاتر کە لە وجودایی بینی تۆی بینیەوە شاخێکە لە پشت ئەبینەوە دیوارە ئەبینەوە قەڵەمەوە کامێرەیەکە ئەو شتە لەبەر دەستا لەبەر چاوتایە بەڵام حقیقەتی ئاەتەکان لەمانە مهمترن حقیقەتی ئەمە ئەزەلی و ئەبەدین کەلامی خوای گەورەن إن وعد الله حق ولكن أكثرهم لا يعلمون بەڵام زۆرینەیان نازانن چی نازانن زانین بریتە لە چی زانین بریتە لەوەی وێنای حقیقەتی ئەو شتەی کە هەیە هاتۆتە مێشکی تۆ ئەگەر بێت و چوارگۆشەیەکە مثلەن 10 سانتیمەتر بە 10 سانتیمەتر لایەکانی ئەم چوارگۆشەی وێناکەی هاتۆتە مێشکی تۆ یەقینت هەیە کە 10 سانتیمەترە پێواوتە یان سادقێک ڕازگۆیەک پێیوتوی بەڵام ئەگەر خۆت سەیری ئەم مربعە کردو لەگەڵ ئەو مربعەی ترە ئاوا سەیرت کردن ئەڵێی لە یەکە چن بەڵام دوای سەیرەکەی ئەمە 9.75 میلیمە 9 سانتیمەتر یان 9 سانتیمەتر و 75 میلیمە 25 میلیمی کەمترە کە بیان خەیتە سەر یەک وەکو یەک نابن کەوا بوو تۆ وێناکەت بە حەقیقی نەگرتووە ئەمە تەوەهومێکت بۆ دروست بوو لێرە علمت نییە بەمە ئەگەر چی عەقیدەشت لەسەر ئەمە دامەزرێنی هەروەکو عەقیدەی ئەو ئەهلی کوفر و شرک و ضەلالە
هەروە ئەزانێ ڕاستە وایە بەڵام لە حەقیقەتەوە نییە ئەوە تەوەهومێکە بۆی دروست بوو لەبەرەوە ناشێت و هەروە بزانی هەموو شتێکە ئەوانەی وەرد گرتوون حەقیقەتەکان حەقیقەتە مطلقەکە لەم قورئانەیە ولكن أكثر الناس لا يعلمون پێی پێنابن یان لا يفقهون تێناگەن لێی قەواعید و ڕێساکان چۆنە ڕێسای وجودەکە خی پەروەردگار لێرە بەم شێوەیە باسی ئەمانەی کردو